بەخێر بێن بەخراتنی دەستگای ڤار دەکەم. ئەم بازاڕە چەند ساڵێکە دروست کراوە لێرە پرۆژەیەکی خواردنی خێرایە زیاتر و زۆریش باشە بەڕاستی. هەڵبەتە ئێستا بازار تۆزە کزە ئەوەش بەهۆی ینی وەکو دیارە لای هەموو خەڵکێک بەهۆی پێنەدانی موچە لەلایەن بەغاوە بە کوردستان بازارەکە سستێکی باششی پێوە دیارە ینی نەگەوە ئێستا تەسیری کردووە سەر بگرە کەمترین ئیشکردنەکان بگرە وەکو من ئێستا چایخانەمەیە بازارەکە زۆر لاواز بووە ئەوەش بەهۆی پێنەدانی موچ. باشە لێرە زیاتر چ خواردنێک ئامادە دەکرێت خەڵک زیاتر تەڵەبی لەسەر چ خواردنێکە؟ وەڵا خواردنەکان جۆراوجۆرن هەر خواردنگە و شێوازی دروستکردنی خواردن تایبەت بەخۆی هەیە وەکو لەحم بەعجین هەیە لێرە وەکو بیزا هەیە شاورمە هەیە ئەو خواردنە خێرایەکان بەگشتی ینی وەکو بڵێن وەکو هەمبەرگر و ئەو شتانە. تا سەعات چەند ئەم بازارە هەیە؟ هەتا کاتژمێر نزیکەی سێ شەو هەیە بە دیاریکراوی. زیاتر کامە کەس دێتە ئێرە؟ 95 زیاتر گەنجن ئەوەی ڕوو لەو بازارە دەکات گەنجەکانە. تەنها هیچ سنتەری بەردەڕەشیان دەوروبەریش نانە زیاتر جاران تەنها سنتەری بەردەڕەژ و بەڵام ئێستا ئەوە دەبینی کە خەڵکانی دەوروبەری بەردەڕەشی سەردانی دەکەوە بگرێت لە شارە جیاوازەکانی وەکو هەولێر دهۆک من خەڵک هاتووە لێرە چای خواردووە خەڵکی سلێمانی بووە ئەوەش دڵخۆشکەرە. دماهیک ئاخفتن یاوارەیە